ئایا بارزانی دەتوانێت لە دوا دەرفەتەکان سەرۆکی حکوومەت لە ژێر فشارەکان ڕزگار بکات؟ چاکبەستووی دۆخی هەرێمی کوردستانی کردوتە گۆڕەپانی دەستپێشخەریە سیاسیە بێ ئەنجامەکان لە کاتێکدا هێشتا لایەنە سیاسیەکان وەڵامی فەرمی دەستپێشخەریەکەی ئەمینداری یەکگرتووی ئیسلامیان نەداوەتەوە. بارزانی جوڵەیەکی نوێی دەست پێ کردووە. ئەم جوڵە نوێی ناوبراو دوایەوە دێت هەفتەیەک لەمەوبەر لە واشنتۆن هۆشیار زێباری دانی بەڕاستیەکی تاڵدانە ئەو ئاشکرای کرد کە دۆخی پارتی و یەکێتی لای ئەمریکیەکان زۆر خراپە و پەیامی پڕ لە نیگەرانی ئاراستەی بارزانی و بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانیش کراوە. ئەم فشارە نێودەوڵەتیە وای کرد بارزانی لە پەیامی جەژندا بە بێگەڕانەوە بۆ پێشنیازەکانی پێشوو داوای کۆبوونەوەی بەپەلا بۆ پێکێنانی حکوومەت بکات وەک هەوڵێک بۆ ڕزگارکردنی سەرۆکی حکوومەت لە گۆشەگیری لە بەرامبەر ئەم دەستپێشخەریەدا یەکێتی بەمەرجی پێشوەختە هاتە دەنگ. قوبات تاڵەبانی ئەمڕۆ ڕایگەیان کە تەنیا بەمەرجی پێکێنانی حکوومەتێک کە شەراکەتی ڕاستەقینەی تێدا بێت ئامادەی گفتوگۆکردنن. بەپێی بەدواداچوونەکان هێشتا گرێکوێرەی سەرەکی ژمارەی کورسیەکانە پارتی دەوێت لەسەر بنەمای 23 کورسیەکەی یەکێتی دانووسان بکات، بەڵام یەکێتی بە پشتبەسن بە هاوپەیمانی لەگەڵنەوەی نوێ وەک خاوەن 38 کورسی سەیری خۆی دەکات و داوای یەکێک لە پۆستە سیادیەکانی سەرۆکی هەرێم یاخود سەرۆکی حکوومەت دەکات کە ئەمەش لای پارتی تا ئێستا ڕەتکراوەیە. ئەم ململانەیە ئاماژەیەکی ڕوونە کە ئەگەری سەرکەوتنی دەستپێشخەریەکان باهی یەکگرتووشەوە زۆر کەمە تا ئەو کاتەی ئەم دوولایەنە لەسەر دابەشکردنی دەسەڵات و پۆستە سیادیەکان نەگەنە ڕێکەوتن یان فشارە نێودەوڵەتیەکان زیاتر نەبن، چاکبەستووی سیاسی بەردەوام دەبێت. ئێستا تۆ وەک هاوڵاتیەک پێت وایە چ دەستپێشخەریەک دەتوانێت ئەم دۆخە چەکبەستووە بشکێنێت و هەرێم لەم قەیرانە سیاسی و دیبلۆماسیە ڕزگار بکات؟